سلاوی خوای گەورەتان لەبێ من مەسوول و باسم لە تێک پلەسەوە لەگەڵ کاک بڵند کە ئەویش لە کوردستانتی بووە ئەم شەو لێرەینە بۆ ئەوەی جیاوازی نێوان دوو باشترین موبایل بۆ ئەوە بخینە ڕووکە ئەوانیش گالاکسی S22 Ultra و گەلاکسی S23 Ultra کە بە یەکێک لە باشترین موبایلەکانی پارساڵ و چاوەڕە دەکرێت ئەم ساڵش S23 Ultra بە یەکێک لە باشترینەکان دابدرێت پێم وایە ئەوەی لای کاک بڵندە دەتوانین بڵێن ڕەنگە مۆرەکەیەتی و ئەوەی لای منیش ڕەنگە سەوزەکەیەتی و لە ڕووی دیزاینەوە هەردوو موبایل ئەگەر باسی بکەین لە ڕووی دیزاینەوە هەمان دیزاینیان هەیە کە برایەکن دەتوانین بڵێن جمکن یاخود بڵێن برایەکن لە ڕووی پشتەوەدا جیاوازێکی ئۆتۆ بەدی ناکرێت تەنیا ئەوە نەبێت کە کامێرەی S23 Ultrایەکەمان زیاتر هاتوۆتە دەرەوە کە کامێرەکانی گەورە کراون کە ئەمەش بەهۆی گەورەبوونی هەستەوەرەکەیە کە هەستەوەرەی سەرچەکەشی 200 مێگاپیکسلە و لە ڕووی لایەکانیشەوە کاک بڵند لایەکانی ئەگەر خۆت بیڵێ تەماشاکەین یعنی بەهاستم زۆر بەکەمی قەوسەکەی کەم کردەوە لە S23 Ultra لە S23 Ultra طبعاً قەوسەکەی کەم کردەوە کردیە تۆزێک تەخت تۆزێک تەختی هەمان شێوە ڕوونماکەشی زیاتر تەخت کردووە لە S23 Ultra ئەوەش ئاخر لەبەر دیوارەکەی گونجانیکی بەڵێ بۆی قەڵەمش خۆشتر بێت لە کاتی بەکارهێنان لەسەر کێربەکە زیاترە لە S22 نەوەکەی پێشوو یعنی قەوسەکەی زیاترە بەس لەوەی کەمی کردەوە بەجددی زۆر بکەم لە شاشەی قەوسە هیچکەی ببینێ S22 Ultra پارساڵ یەکێک لە هەڵە هەرە گەورەکانی کۆمپانیای سامسونگ کە لە S22 Ultra کردبووی کە ئەوەی هەنا S22 Ultra کاک بڵند دەرچەی سیمکارتی ئەو کونەی کە دەرزی دەخێناوێ بۆی دەرکەی سیمکارتێکی بتەوە ڕێک لە تەنیشت لە تەنیش مایکەکەی کە ئەمە جوارەکە بەکارهێنەرە زۆر جار هەڵە بکە لە جیاتەوەی دەرزیەکە بخاتە شوێنی کردنەوەی سیمکارتەکە بیخاتە شوێنی مایکەکەەوە چاوەڕێم دەکرد لە S23 Ultra کۆمپانیای سامسونگ کونەکە بخاتە ئەم لاوە و مایکەکە لەو لایابێ بەڵام هەمان هەڵەی پارساڵی دووبارە کردەوە کە ئەمەش پێم وایە هەڵەیە و لە چەند کەسیشم پرسیوە لە دوکاندارەکانیشم پرسیوە لە بازار وتوویە ئێمە چەند جار هەڵەمان کردووە دەرزیمان خستە شوێن مایکەکە لە جیاتی ئەوە دەرگەی سیمکارتەکە غەڵەتێکی زۆر زەقی دیزاینە کە ینی پێم وایە دەکرا سامسونگ ئەم شتە چارەسەر بکات بێگومان زۆر لە دیزاین ینی زەحمەتە ئێستاما باسەی قسەی لێ دەکەین زەحمەتە دەرجەی مایکات و جێشتانە بەس پێم وایە ینی زۆر زەحمەت نەدەبوو ئەگەر دەرچەی سیمکارتەکەی بیلعکس بووە یعنی کونەکەی لەو لایە بەس ئەنیوەی ینی ئەوە نقطەی ینی ئێستا بینە سەر چارەسەرکەرەکەی کاکرد ئۆکەی بڕۆینە بەشی ناوێ تەمان گۆڕانکاریشی زۆر وازە زۆر بەرچاو کرێ نقطەشی زۆر باشە لەو موبایلی هەیە ئەویش هەر ئەوەی برین پرۆسەری سنابدراگۆن کە نوێترین ڤێرژن لێرە بەکاراتی ئەویش شتێکی تایبەتە لەلایەن کوالکۆم لەلایەن سنابدراگۆن دروست کرا بە تایبەت لە بۆ کۆمپانیای سامسونگ کە خێراکەی 134 زیاترە لەنەوەی پێش ینی ئۆکەی و بە هەمان شێوە پاتریش کەمتر سەرف دەکات و خەرج دەکات کە ئەمە ژوا دەکات کە توانایەکی باش هەبێ مۆبایلەکە بۆی بەردەوام بەکاری بێنیت و پاتریت کەمتر خەرج بێت هەر لەسەر وەش پێشبینی دەکەم کە ئەو کێشە گەورەی پارساڵ هەمان بوو لە مثلەن گالاکسی S22 Ultra کە گلەیەکی زۆرشی لەسەر بوو ینی لەسەر پاترێکی یەکێک لە نقطە خراپەکان کە لە موبایلی گالاکسی S22 Ultra هەبی ینی زۆر نقطەی باشی و بەڵام نقطەشی زۆر زەقی خراپ پاترێکی بوو خەڵکێکی زۆریش لەبە پاتریەکەی خۆیان لێ دوور دەگرت بۆەوەی بیکڕن ئەگەر من بە بۆچوونی من یەکێکە لە باشترینەکانی ساڵ هەم ئیپار و چاوەڕەش دەکەم ئەم ساڵش بەڵام بەمەرجێک کە گەورەترین خاڵی لاوازی پاتریەکەیتی چارەسەری بکات وڵای پێم وایە هەتا عەدەک چارەسەر دەکات چونکە گەر پرۆسەرەکەی باشتر بی شاشەکەی بادەوەی هیچ گۆڕانکارێکی واتیدا نەکرێت بێ کوالەتی بەرز کراوەتیوانە ئەچوو ئەگەر وزەی لە شاشەکەی سەرف نەکەی پرۆسەرەکەش باشتر پێم وایە پاتریەکەی باشتر ئەمەش لەوانەیە هۆکارێک بکە کۆمپانیای سامسونگ هەمان ڕوونمای دەتوانین بڵێن ساڵی پاری لەسەر S23 Ultraدا بەکارهێناوە کە 6.8 ئینجا لە جۆری داینامیک ئەمۆلیدە و هەروەها ڕوونیەکەی تووکەیە و توانای نوێبوونەوەشی 120 هێرتزە گۆڕانکارێکی جوتیار نەکرێت بەس ڕووپۆشەکەی کە بە گۆرە لاگلاز ڤیکتۆسینەوەی دووەم ڕووپۆش کراوە کە دژە ڕۆشان و دژەشکانیشە ناتوانین بڵێن تاوا دژەشکانە بەڵام بەرگەی ئەو زەبرە دەگرێت کە بۆی دانراوە بە هێزی زەبرەکە بۆی دانراوە و
و 1750 نیتشە کە ڕووناچ ڕوونماکە لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژدا. هەمان ڕوونما بەکارهێنراوە واتە هیچ جیاوازیەک لە نێوان ڕوونمای هەردوو مۆبایلەکەدا نیە. لەسەر هەندی توان پێشبینی کەم کە پاترێکی باشتر دەبێت لە پارساڵ. ئینشاءڵڵا. ئەنی ئەوش پێشبینی لە ئاخیرەکەی. ئێستاگە بێنە سەر باس کامێرەکان کاک بوون. کامێرەکان یەکێکە لە خاڵە هەرە بەهێزەکان. کامێرەکان گۆڕانکاریی تویتەر فۆکەسی بەکارهێنران زۆر لەسەر ئەو شتەیە. دوو گۆڕانکاری زۆر زەخمایەکە کرایە ئەویش یەکە چەند خراپە پێم وایە یەکێکیان باش. باشەکە ئەوەیە سامسونگ نوێترین سنسۆری خۆی هاوێنەی خۆی بەکارهێنێ ئەویش کە 200 مگاپیکسلی یەکەم جارە لە مۆبایلەکانی سامسونگ کامێرای 200 مگاپیکسلی ماهاوی کە ئەویش هاوێنەی سەرەکیە لە بەشی پشتەوە کە ینی قەبارەشی زۆر باشە بەڕاستی تێستیشم کرد ینی وێنەی بەڕاستی باش بەس ینی پێشم وایە هەشتان دەوێ ئۆپتیمایز بکرێت باشتر بەنوێکاری کۆمەڵێک گۆڕانکاری تێدا دەکرێت. نقطە خراپەکەش ئەوەیە ینی ڕقەمەکە کەم کرایەوە بە زمانی کوالیتیی باشتری نازانم ئەویش کامێرەی سەلفێکی کە لە S22 ئەڵترا 40 مگاپیکسل بوو لێرەش 12 مگاپیکسلە کە ئەمەش نازانین شتە بۆچی کراوە لەوانەیە مەسەلەن لەبەر پرۆسەرەکەی بەو شێوەی گونجێنراوی چکە کامێرەی 200 مگاپیکسلی پشتەوە هەیە لەوێ ئەو پرسیارە ئەمە ناتوانین وەڵامی بدەینەوە لەبەرەوەی نەچونێتە نێو تەواو زانیاری ئەوەی کە بۆچی ئەو کامێرە بەکارهاتووە چونکە هێشتا نەگەیشتە تەواوی بەکارهێنەران لە ڤیدیۆکەیت کەس باسمان کرد ئەو ڤیدیۆیە زۆر بە خێرایی دەکەین بەڵام دەمانەوێت زۆرترین زانیاری بدەین ئەگەر زانیاریەکان کەم کوڕی شتێدا بمان بورن گردن مازاکەەوە دوو کامێرای پارۆسکۆپمان هەیە و کە ئەوانیش تێلەفۆتۆنە کە 10 مگاپیکسل بە بەڵێ لە پشتەوە لە بەشی پشتەوە لە S22 ئەڵترا و S23 ئەڵتراش هەمان کامێرانە و کامێرە گۆشە فراوانەکەشی بە هەمان شێوە 12 مگاپیکسلە کە دەتوانم بڵێم ئەوەی جیاوازی دەکاتەوە 200 مگاپیکسل بە 100 مگاپیکسلەکەیە کە لە S22 ئەڵترا 100 مگاپیکسل بوو و لە S23 ئەڵترا 200 مگاپیکسل. ئەو باسی کامێرەکە منسوب بڕین سەر پاتریکی باسمان کرد پاتریکی خراپ بوو لە S22 پێشبینی دەکەین لەوەی باشتر بی و هەما حەزمی پاتریما هەیە هەما حەزمی مەسەلەن توانای بارگای بوونەوە کە 45 واتە طبعا کە لە سەرەکەشی ناو کارتۆنەکەی نییە بەس نقطەی باشێ ئەویش پرۆسەرەکەی گەشەی پێدرایە باشتر سەرکەرەکەی کە پێم وایە خێرایەکی باشترە و وزەی کەمتریش بە فرۆدا ئەو دەکە مەسەلەن بڵین پاترێکی کەمتر بە فرۆدەچی لێ پێشبینی دەکەین قووەتی مانەوەی باشتر بێت. و لە ڕووی بیرگەشەوە 8 گیگابایت و 8 گیگابایت ڕام و 12 گیگابایت ڕاممان هەیە لەگەڵ بیرگەکانی لە S23 ئەڵترا 512 مانێک ئێستا بۆ یەکەم جار بەردەست دەبێت کە وەکو پری ئۆردەر باشە و جۆری بیرگەکەشمان UFS 3.1 بوو لێرە لە S22 ئەڵترا بەڵام لە S23 ئەڵترا UFS 4ەکە خێرایەکی بەرچاوی هەیە بۆ بەکارهێنان و سرعتێکی زیاتر بێگومان خێرایی مۆبایلەکە بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. من سوڕۆم گەمەی دەکەم بۆ ڤیدیۆیەکی دواتر کە هاتە دەستمان بەتێر تەسەلی دەچینە ناو تێستکردنی تەواوی تایبەتمەندیەکان. چی کەمە لەسەر نرخەکە جیاوازێکی زۆر دەبینم و نازانم سامسۆنگ ئەمساڵ وای کرد S22 ئەڵترا نرخەکە 11.49 دلار دەستی پێ کرد کە کۆمەڵێک لەوە بەرزترین ئاسی بۆ بەرزترین ئاسی بەڵێ کە 256 گیگابایت بۆ کات یان 512 بوو هەرێ کات 512 بوو من خوێندمەوە دەڵێ ساڵی پار 256 بە 11.49 دلار دەفرۆشێت ئەم ساڵ 512 بە 10.49 دلار یاخود بڵێنە 1049 دلار دەفرۆشێت بە شێوەی پری ئۆردەر و پلاس دوو گیفتمان هەیە گیفتێکی چاکنە ڕوونمامان هەیە وابزانام بە ڕێژەی 75 دلار بۆ ماوەی ساڵێک و هەروە کاتژمێرێکی گالاکسی واتچ 5 لەگەڵا کە نرخی دەوروبەری 250 دلار دەبێت کە ئەمە ژوا دەکات گۆڕانکاریی زۆر لە نرخ و لە دیاریەکان کراوە بۆ ئەم ساڵ کە ئەمە ژوا دەکات کۆمپانیای سامسونگ بە قەبارەیەکی گەورە هاتوتە ناو زەختێکی باش کە لە فرۆشیەوەی چکە پار ساڵ سامسونگ گەورەترین فرۆشی زۆرترین فرۆشی لە مۆبایلە میدرێنجەکان بوو لە فلاگشیپەکەی نەبوو بەڕاستی لە زی فۆلد و زی فلیپیش نەبوو بەڵکو لە مۆبایلە ئاسماناوەندەکانی مەسەلا بگەڕە
ئازمامناوان دووسەر و ئازمامناوەندەکانیش و مثلا ام و بابتانە بەڵێ بەڵێ يعني لا ئەوەی نێوان ئەیەکانیش مەقصد مای بەڵێ بەڵێ کێشەی باشیان هەبوو بەڵام ئەم ساڵ هەست دەکەم لە فلاگشیپیش بێگومان چەبرچی ئەپڵ دەکات و چاوەڕژ دەکەین بزانین تەواوی تاقیکردنەوەکان چی دەبێت لەسەر مۆبایلە و بە دواتریش کە بە تەواوی مۆبایلە کاتە دەستمان پێداچوونیشتەوە بۆ کامێرە بۆ توانستی باتریەکەەوە هەروەها لە ڕووی بەکارهێنان بۆ یاری و بۆ کاری ڕۆژانش دەکەین ئینشاڵڵا نمونەی وێنەی چرکێنراوی مەسەرم ئەو وێنانێکە لێرە بە مۆبایلە نوێکە چرکاندومانە دادێن لە سوشال میدیاشانتان لێن تەماشاکەن ڕایخۆتان برێن لەسەری لە کۆمنت و هەر پرسیارە شتان هەیە توان پێمان بڵێن ئیزافەتەن لە بۆ ڤیدیۆکە ئینشاڵڵا ڤیدیۆمان لەسەری دەبی باس دەکەین هیچ شتێک نەما باسی بکەین وەزمتەوە لێرەشدا کۆتایی بە ڤیدیۆکە دێنین و بیرتان دەچێت چەناڵی هەردووکمان سەبسکرایب بکەن کە ئیمن تێک پڵەس و کاک بڵندیش کوردستان تیوبە یەک دەمە سوارە بگرێت تاقێنە خوا خواتان لەگەڵ